عراق وەکو وڵاتێکی دەوڵەمەند بە نەوت و سەرچاوە سروشتیەکان تا ئێستا یاسای نەوت و گازی نییە. دوای حکوومەتی عراق لەگەڵ هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێککەوتنی لەم بارەوە هەیە، بەڵام بڕیارەکانی حکوومەتی عراق وەکو خۆی جێبەجێ ناکرێت. لە 25 ساڵی 2023 بە بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە ڕاوەستاوە. ئێستا وەزیری نەوتی عراق لە هەرێمی کوردستانە بۆ 2-3 ڕۆژ لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە بڕیارە دەست بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بکرێت. ئەم بابەتە تا چەندە لای عراقەوە بەجددی وەردەگیرێت و هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەوە دەتوانن چەندە کاریگەر بن بۆ پرسینەوت و دەرچوونی یاسای نەوت و غازیش لە پەرلەمانی عراقەوە. زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دڵشاد نامی شرۆڤەکاری سیاسی لە هەڵەبجەوە لەگەڵمە. بەڕێز دڵشاد، ئەم کاتت باش. بوونی یاسای نەوت و غاز بۆ عراق چەندە گرنگە لەگەڵەوەی کە ڕێککەوتنی حکوومەتی عراق لەگەڵ هەرێمی کوردستان هەیە، بەڵام بینین چۆن مامەڵە لەگەڵ دۆسیەی نەوت و گازی هەرێمی کوردستان دەکرێت. سڵاوتان لێبێ و سڵاو لە بینەرانی ئێوە. دیارە مەسلەی نەوت و گاز یەک لەو بابەتانەیە کە پێویستە لە عێراقا بە فێدراڵی بکرێ و لە بەهەیمەنەی مؤسسات و دامەزراوە مەرکەزیەکان دەربهێنرێ و بگونجێنرێ لەگەڵ دەستوری عێراقا کە دەستورێکی فێدراڵیە و دەستورێکە کە دەوڵەتێکی فێدراڵی دامەزراندووە و ئەو هەیمەنە مەرکەزیەی کە جاران هەبووە لە ناو دەستورەکە لابراوە و ئێستا عێراقێکی فێدراڵە. مەسەلەی نەوت و گاز کە بەشێکە لە داهاتی بەشی هەرە گرنگی داهاتی و سەرچاوی داهاتی دەوڵەتی عێراقە بەگشتی و بە هەرێمی کوردستانیشەوە پێویستی بەوە هەیە کە بگونجێنرێ لەگەڵ تەبیعەتی نوێی دەوڵەتی عێراقا کە دەوڵەتی فێدراڵیە. بەڵام بەداخەوە تا ئێستا بە یاسا مەرکەزیەکان تەعامل لەگەڵ ئەم بابەتە ئەکرێ کە یاسای پێشووتر و کۆمپانیای سۆمە و شێوازی ئیشکردنی حکوومەتی مەرکەزیە. هەر بۆیە ئەبینین ئەم گرفتانە هەیە و یاسای نەوت و گاز ئەو دەرچەیە ئەو ڕێگەیە کە لێەوە ئەم بابەتە چارەسەرەکرێ و لەبەر ئەوەش کە یاساکە تەبیعەتێکی فێدراڵی هەیە پێویستی بەوە هەیە کە یاسایەک بێت تەواوی دام و دەستگا و مؤسساتەکانی عێراق و تەواوی هەرێمەکانی عێراق، پێکهێنەرەکانی عێراق، چه هەرێمی کوردستان چه ئەو پارێزگایانەی تری عێراق کە نەوتی تایە نەخش و قسەیان هەبێ لەم یاسایەیە و ڕەزامەندیان لەسەر ئەم یاسایە هەبێ و لەم یاسایەیە ئیرادیان جێ بکرێتەوە، چونکە یاساکە یاسایەکە مەسی ئیرادەی ئەم شوێنانە ئەکا و ئەم پێکهێنەرانەی دەوڵەتی عێراقی ئەکا کە هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری بەرهەمهێنەری نەوتە لە عێراقا. بەڵام بەداخەوە تەمان لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ئەم بابەتە محلی جد نەبووەوە بە جدی وەرنەگیراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە و ئەم کابینە داوێتە دەست ئەو کابینە ئەم ڕێککەوتنی سیاسی جێی هێشتووە بە ئەو ڕێککەوتنی سیاسی. هەر بۆیە بەشێکی زۆر لەو گرفتانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقا هەبووە لە ڕابردووە پەیوەندی هەبووە بەو تەعاملەی حکوومەتی عێراق و پشتگوێخستنی بۆ بابەتی بە فێدراڵیکردنی داهات و نەوت و گازیشەوە بە تایبەتی. هەر بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بۆ خۆی یاسای نەوت و گاز دەربکە و خۆی تاکلایەنە تەعامل بکات لەگەڵ داهاتی سروشتی خۆیە بە حکمی ئەوەی کە حکوومەتی عێراقی غیتائێکی قانونی دەستوری نەبووە بۆ ئەوەی ئەم بابەتە جێبەجێ بکە. بۆیە ئێستا دوای ڕێککەوتنی پێکهێنانی حکوومەتی نوێ عێراقی دوای کشانەوەی سەدر و ئەو بارودۆخە تازەی کە هاتە عێراقەوە هاتە ئاراوە لە عێراقا دەرفەتێک کاتۆتە پێشەوەکە ڕێککەوتێک کراوە کە یاسای نەوت و گاز لەم خولەی پەرلەمانی عێراقا دەربچێ و پێکهێنەرەکانی حکوومەتی عێراقی و پێکهێنەرەکانی دەوڵەتی عێراق هەمیان لەسەر ئەم یاسایە کۆک بن. بۆیە مەسەلەی یاسای نەوت و گاز مەسەلەیەکی حیاتیە بەنسبەت دەوڵەتی عێراقەوە وەک دەوڵەت ژیان و بگەشەکردن و بەرەو پێشچوونی دەوڵەتی عێراقی پابەندە و وابەستەیە بە چۆنێتی مامەڵەکردنی لەگەڵ سامانی خۆی و لەگەڵ داهاتی خۆیان کە نەوت هەرە سەرەکیەکەیەتی و ئەمەش ڕێگە چارەکەی ئەم زیندووبوونە و ئەم گەشەکردنەوە و ئەممانەوەیە پەیوەندی هەیە بەو یاسایە و بە تەبیعەتی ئەو یاسایەوە کە دەرەچێت کە پێویستە یاسایەک بێ ڕەزامەندی تەواوی وەکوتم پێکهێنەرەکانی عێراقی لەسەر بێت. ئەمە ڕێی منە دەربارەی یاسای نەوت و گاز. کاتێککە باس لە یاسای نەوت و گاز دەکرێت دەگوترێت دەبێت بۆ چوونی هەرێمی کوردستان و پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوت لە عێراق لە یاساکەدا جێگیر بکرێت و پێ ئەو مافانێک هەر پارێزگایەک و هەرێمی کوردستانیش هەیەی وەکو هەرێمێکی لە چوارچێوەی عێراقی فدراڵدا مامەڵە ئەو یاسایە بکرێت. بەڵام حکوومەتی عێراق ڕێگری لەم بابەتە دەکات. تا ئێستا هەنگاوەکانی بەم ئاراستەیەدا ئەرێنی نەبوون. حکوومەتی هەرێم دەتوانێت چی بکات لەم بارەوە ئەگەڵ عێراق پابەندی یاسا و دەستوری خۆی نەبێت و لەسەر دەرچوونی یاسای نەوت و گاز جدی نەبێت؟
بەڵێ یاسای نەوتوگاز یەک وەک باسم کرد یەک لەو یاسایانەیە کە ڕەهەندی نیشتیمانی هەیە ئەگەر عراق نیشتیمانی هەموو ئەو کەسانە بێت کە لەسەر لە چوارچێوەکەی ئەژین کەواتە پێویستە ئەم یاسایە لە هەموو ئەم کەسانە بگرێتەوە و مافی هەموو ئەم کەسانەی کە لەم چوارچێوەیە ئەژین بگرێتە خۆی و سەلاحیات و دەسەڵاتی هەموو ئەم پێکهێنەرانی دەوڵەتی عراقی تیا جێ بکرێتەوە بۆیە حکوومەتی عراقی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کە هەوڵی داوە خۆی لەم مەسلەیە نەبان بکە نەک نەیتوانیوە چارەسەری ئەمە بکات نەک نەیتوانیوە گرفتەکان وەلاوە بنێ و گرفتەکان بەڵکو بڵێن ئیرادەی هەرێمی کوردستان و خەڵکی تریش تێپەڕێنێ بەڵکو کێشەی بۆ خۆی دروست کردووە پرۆسە سیاسیەکەی لە عێراقا پەک خستووە مەسلەی گەشە نەکردنی دام و دەستگای فیدراڵی و دەرنەکردنی یاسا فیدراڵیەکان لە عێراقا وای کردووە کە پرۆسەی سیاسی لە عێراقا پەکی کەوتووە ئەگەر مەسلەی یاسای نەوتوگازیش بە مەسلەی وەک مەسلەی دەرچوونی یاسای هەرێمەکان و مەسلەی جێبەجێکردنی ئەنجومەنی دووەمی تەشریعی و مەسلەی ئەو تعدیلە دەستوریەی لێبێ کە قەرار بۆ لە کاتی خۆیان بکرێ ئەگەر یاسای نەوتوگازیش بەم ئاراستەیە ببرێ ئەوە بە چۆن پرۆسەی سیاسی لەو بوارەیە پەکی کەوتووە و هەمومان ئەزانین کە لە هەموو هەڵبژاردنەکەوینە چی گرێکوێرەیەکەوە و بەچی حاڵێک حکوومەت پێکێنرێ زیاتر مەسلەکە تەعقید دەبێ زیاتر مەسلەکە ئاڵۆزە بێ و ئەو لایەنانەشی لایەنە نێودەوڵەتیانەی کە ڕاعی و سەرپەرشتیاری پرۆسەی سیاسی لە عێراقا وەک ئەمریکا وەک هاوپەیمانەکانی ئەمریکا ینی قابلی قبوڵنی ئەم مەسلەیە قبول بکەن و کێشەش بۆ ئەوان دروستە بێ و ناچار حکوومەتێکی فشۆڵ و حکوومەتێکی بێ ئیرادی وەک ئەوەی ئێستا دێتەکایەوە کە سەرۆکی حکوومەت خیتابێکی هەیە خەڵکی تری هێزە میلیشاکانیش خیتابێکیان هەیە بەرامبەر بە هەموو بابەتێک کێتە ئاراوە چ لەسەر ئاسی عێراق و چ لە ئاسی دەرەوە بەڵام ئەگەر دام و دەستگا فیدراڵیەکان و مەسلەی یاسا فیدراڵیەکان دەرچوون دام و دەستگا فیدراڵیەکان گەشەی کرد سەلاحیەتەکان دابش کرا دەستورۆک خۆی جێبەجێکرا هەم حکوومەتێکی بەهێزێتەکایەوە هەمووان خاوەنداری لە حکوومەتەکە ئەکەن هەم هەرێمی کوردستان خاوەنداری لە حکوومەتەکەکە هەم پارێزگاکانی تر خاوەنداری لێ ئەەکەن هەم حکوومەتەکەش ئەبێتە حکوومەتی هەموو خەڵک بەڵام ئێستا بەو شێوەیە نییە بۆیە مەسلەی دەرکردنی یاسا مەسلەی خۆ نەخەڵافاندن و چاوپۆشی نەکردن و خۆ با بڵێن بە پەرایوەزخستنی مەسلەی دەرچواندنی یاسای نەوتوگاز بە شێوە دەستوریەکەی و ئەکات کە مەسلەی داهات و مەسلەی داهاتە سروشتەکان سامانە سروشتەکانی عێراقیش بە بەو خلافە گەورەیەی کە وەک چۆن لە ڕابردووە کۆمەڵێک بابەتی تر بابەتی کێشە بوون ئەمانش ببنە بابەتی کێشە بۆ واز لە هەرێمی کوردستان بێنێتەوە تەماشای بەسڕا بکە بەسڕە بەو هەموو داهاتەنەوتی کە هەیەی بەو بەشداریە قورسەی کە هەیەی لە مەسلەی بەرەمێنانی نەوتی عێراق و دابینکردنی نەوت و داهاتە بۆ عێراق ئەبینی لە بواری خزمەتگوزاریە لە دوای دواوەیەوە لە سفرەوە نزیکترە تاکو لە ژمارەوە ئەمە هۆکاری چیە هۆکاری ئەوەیە کە یاسایەکی فیدراڵی نییە بەشێک لەم داهاتە بە شێوەیەکی عادلانە بگێڕێتەوە بۆ ئەم پارێزگایەوە ئەم پارێزگایە لە سایەیە گەشە بکە کەرکووکێکی ترە لەو پارێزگایانی کە سەر ڕای ئەوەی نزیکەی بۆ 4-5 ساڵ ئەچێ لەژێر بە تەواوی لەژێر دەسەڵات و هەیمەنی دەسەڵاتی عێراقایە و خۆی سەپاندووەتیایە بەڵام ئەبینی لە مەسلەی مامەڵەکردن بە داهاتی کەرکووکەوە بۆ خۆشگوزەرانی و خزمەت گوزاریەکان لەو ئاستەیان نییە کە شارێکی دەوڵەمەندی وەکو کەرکووک هەیەی کەواتە بۆ ئەوەی مەسلەی سامانی سروشتی و نەوت و گاز و داهات بابەتی ئاشتی و سەقامگیری بێ لە عێراقا پێویستە ئەمە بە گفتوگۆ و دانوستان و لێکتێگەیشتن و ئیرادەی هەموو وەکوتم جارێکی ترێڵێمەوە مەسلەی ئیرادەی هەموو پێکێنەرەکانی حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراقی لەناو ئەم یاسایە بەڕێز دڵشاد جگە لەوەی کە زیانەکانی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرمی کوردستان بە هەرمی کوردستان عراقیشەوە دیارە کۆمپانیەکان زەرێکی زۆریان لەمبارەوە کردووە لەسەر بودجە و ناردنی شایستەدارایەکانی هەرمی کوردستانیش کاریگەری نەرێنی داناوە گوشارێکە لەسەرم بابەتە دەکرێت بە چارەسەرکردنی ئەم پرسە بابەتی بودجەش لەگەڵ هەرمی کوردستان چارەسەر بکرێت ئایا ئەو نیازپاکە لەلایەن حکوومەت عێراقەوە دەبینرێت بڕیار بوو 6 مانگ دوای تێپەڕینی حکوومەتەکەی سوودانی پرسی نەوت و گاز جێبەجێ بکرێت بەڵام تا ئێستا نەکراوە بەڵێ تەبەن حکوومەتی سوودانی بینی قسەکردن لەسەر ئەو کێشە گرفتانی کە حکوومەتی سوودانی ڕوبەڕووی بۆتەوە لەوانەیە بابەتێکی تر بن و لێرەیە کات نەبێ بە ئەوی قسە لەسەر ئەمە بکەین بەڵام ئەو ڕێکەوتنە سیاسی کە کراوە بۆ دروستکردنی حکوومەتی سوودانی بەشێکیان چارەسەرکردنی ئەم گرفتانەیە لەگەڵ هەرێمی کوردستانە کە یەک لەوانە یاسای نەوت و گازە و یەک لەوانە مەسلەی شایستەدارایەکان و بابەتی بودجە و موچەی خەڵکی کوردستانە لە ڕاستیە حکوومەتی سوودانی وا دەرەکەوێت کە تەماشا ئەەکەی وا دەرەکەوێت حکوومەتێکی تر هەیە لەناو حکوومەتەکەیەوە ئەم حکوومەتەی تر کە حکوومەتی سێبەرە تقریبا بەهێزترە لە ئیرادەی بەهێزترە و خاوەنی دەسەڵاتدارترە
لە خودی شخصی سەرۆک وەزیران و لە بڕیاردەری یەکەمی حکوومەتەکە و کاتێ سەر تەماشای قرارەکان ئەەکەی تەنانەت بڕیاری ئەنجومەنی وەزیران هەیە جاری وا هەیە لە خوارەوە جێبەجێ ناکرێت یعنی بڕیار هەیە بە بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بڕیاری ئەنجومەنی وەزیرانە کە گرنگتر و بەهێزتریشە لە بڕیاری خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کێشەی بۆ دروست ئەکرێت لە کاتی جێبەجێکردنەوە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە کەواتە ئیرادەیەک هەیە کە پێی ئەوترێت لە سیاستا پێی ئەوترێت حکوومەتی قوڵ واتە دام و دەستگای قوڵی سەر بە خەڵکی تر سەر بە خەڵکانێک کە مەسلحەتیان لەگەڵ ئەوەیە کێشە لەگەڵ هەرێمی کوردستانە هەبێت لەناو ئەم حکوومەتە هەیە خۆیان نەشاردۆتەوە بۆ ئەوەی کە گرفت بۆ حکوومەتەکە دروست بکەن سەرۆک وەزیرانی عێراق وەک لە خۆی و لە ڕەفتاری خۆی و لە شێوازی هەڵسوکەوتی خۆی دەرئەکەوێ دژی ئەم بۆچوونەیە و ئەوێ ئەمە چارەسەر بکە و هەر بۆیش تا حدێکی زۆر لەلایەن هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردەوە مراعاتی ئەمە کراوەوە تا حدێکی زۆر کاتی پێدراوە بۆ ئێمە پێم وایە حکوومەتی عێراقی ئێستا لە مەسەلەی نەناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستانە مخالفەی یاسایەک ئەکا کە خۆی دەری کردووە یاسای بودجە لە عێراقا فەرزی کردووە لەسەر حکوومەتی عێراقی کە نەوتی هەرێمی کوردستان بنێرێتە دەرەوە یعنی لە ناو یاساکە مادەیەک هەیە کە ئەڵێ پێویستە 400,000 بەرمیل یا 450,000 بەرمیل لە نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە بچێتە دەرەوە ئەوە 3-4 مانگ تێپەڕێ حکوومەت مخالفەی ئەم یاسایەیە وزارەتی نەوتی عێراق کۆمپانیای سۆمە مخالفەی ئەم یاسایەوە یاسا پێشێلەکە یعنی وازە دەستور بێنە لەسەر مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە کەوتونەتە پێشێلکردنی یاسایش لە کاتێکە یاساکە فەرزی کردو لەسەر کە ئەمە جێبەجێ بکەن هاتنی وەزیری نەوتی عێراقیش بۆ ئێرەوە ئەو لێک تێگەیشتنە لەم بارەیەوە هەیە بۆ جێبەجێکردنی ئەو یاسایەیە کە خۆیان دەریان کردەوە و ئەگەر ئەم یاسایەوە خۆی جێبەجێ بکرێت و بتوانرێ ئەو کەلێنانەشی کەتیایەتی گوت ئێستا دۆزراونەتەوە چارەسەر بکرێت ئەتوانرێ کە تا حدێکی زۆر ڕەزامەندی هەم هەرێمی کوردستان بەدەست بێنرێ هەمیش پشتیوانی بۆ حکوومەتەکەی سوودانی و حکوومەتەکەی ئیتاری تەنسیقی دروست بکرێت لەسەر ئاسی عێراق چونکە ئازانین کە ئێستا وەزعیان لە حاڵەتێکی باشە نییە چ لە ئاسی دەرەوە چ لە ئاسی ناوخۆش بۆیە گرنگەکە پابندبوون بە یاسای بودجە بە هەموو جونگەکانیەوە بێ بە ناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستانیش بە مەسەلەی دابشکردنی داهات بە شێوەیەکی عادلانە و لەسەر ئاستی حکوومەتیش لەسەر ئاستی پرۆسی سیاسی لەسەر ئاسی دەوڵەت با بڵین پێویستە دام و دەستگا فیدراڵیەکان گەشەیان پێ بدرێ و دروست بکرێن ئەوانەی کە نییە دروست بکرێن ئەوانەی کە هەیە گەشەیان پێ بدرێ و یاسای پێویستیان بۆ دەربکرێەوە بخرێنە کارەوە و ئەوانەشی کە یاسایان نییە وەک دادگای فیدراڵی و وەک دام و دەستگاکانی تر کە یاسایان نییە و تا حدێکی زۆر بە سیاسی کراوە ئەوانش بگەڕێنرێنەوە بۆ شوێنی خۆیانەوە بخرێنە موقعی خۆیانەوە و ببنە بابەتی ببنێ دام و دەستگایەک کە هەموو خەڵکی ئەوەی کە لە ناو سنووری عێراقی ئێستا ئاژی بە دام و دەستگای خۆی بزانێ وەک لایەنێک بەکاری نهێنێ بەرامبەر بە لایەنێکی تر پێم وایە ئەمە بدانوستان و بە گفتوگۆی پێویستەوە هەرێمی کوردستانیش کاتی پێویستی داوە بە حکوومەتی عێراقی و لەمەش زەرری نەکردو بەڕاستی یعنی جۆرێکە لە بێمنەتکردنی حکوومەتی عێراقی یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەردی ئەڵێ یعنی پاکردنەوەی ملی خۆیەتی کە ئەڵێ ئەوە کاتی پێویست ئەوە دانوستانی پێویست ئەوە ئیرادەی پێویست ئەوە پشتیوانی پێویست وەرن با چارەسەریکەین کە چارەسەر نەکرا دوایی دیارەکە گلەیەکی ئەکرێ و چ لایەنێک لەوەیە کەم تەرخەمە زۆر باشە بەڕێز دڵشاد نامەی خشرۆڤەکاری سیاسی زۆر سپاس